بینەرەوە بیسەرین کوردستان 24 ئەف دەمەوە باش هیڤیا دەمێن خۆش و سەلامەت بووەت خازین جارێک دن گەشت نەفوێن بەڕێز بۆ پێشکەشکردنا خەلەکە کادیش بەرنامەوە بەرنامەی کوردی بێجارێژی دێ خزمەتا وێن ڕێزدارکەین دۆر ناو و نیشانێکی گرنگ ئەوژی جڤاک و تونندوتیژی هەر ساڵ 25 تەچرینا دوێ بەحس و باس ئەتهێنەکردن سەبارەت تونندوتیژی دژی ئافرەتان بەحس لوێی کە تێتەکردن کو دوێتن ئافرەت جی مینە زەڵامان ماف و ئەرک هەبن و دیسان ئێکسانی هەبیتن ناوبەرە ئافرەتاندا و زۆر بەحسا تونندوتیژێ تێتەکردن کە نابیت ئەف چەندە بمینیتن و بەربەڵاو ببیت و هەبوون هەبیت ناوە جواکیدا بلێت واقع و لۆژیکدا دەما بەرێ خودانێ بوو بێ چەندێتکەین دەبینین ئەف تونندوتیژی هەم بەر ئافرەتان نەکتنێ حالەتە بەلکو دیاردەکە جیهانیە لەوڕا ئەتناواوێ خەلەکێدا مدوێتن vê mijarê pêxîne ber behs û basa û çendîn pirsiyar bihêne arastekirin nava vê xelekê da tundûtîjî çiye û hokarên tundûtîjiyê çi ne dîsan pêgehê afretê etkevn û nîda et nava kurdewariyê da çawa bûye her wisa afret xwe bi xwe çi biketin hem ber rêgirîkirina tundûtîjiyê hem ber afretan dîsan em çi bikeyên bû kêmkirina tundûtîjiyê et nava civakê xwe da bi taybet hem ber afretan ev pirsyara û çendîn pirsyaran dîtir dihêne arastekirin bû zor barê mamoste Abdurrahman Sedîq zor bixêr bî mamoste mamoste weke me behs kirî ev e axiftineket bîtin hemî sal 25 teşrîna duê zor behs serbêhênekirin zor gotar serbêne gotin helsengandin bû bêhênekirin belam wextê tu waqe'dan berê xwe deynê dibînîn çil muadilê li hawkêşê nehatiye gorîn aya dabzanîn destpêkê tundûtîjî çi ye û hokarên tundûtîjiyê çi ne bûçî ev چەندە هەر سەر هەلدەت و هەر برف زۆربینێژی چیتە بەناوی خۆی بەخشندەی میهرەبان لە ڕاستیدا دەڵێن ئەگەر زاراوەیەک بە وردی نەمانزانی پێناسی بکەین هەندێک جار دەناسرێتەوە دەتوانین پێناسی دەکەی بە پێچەوانەکە بە پێچەوانەکە و بەزت دەکەی وەکو چی وەکو دەڵێن ئەگە نەزانی ڕەشتیە ئەڵێ ڕەش پێچەوانەی سپیە بۆ نبوون بەو شێوازە کەواتە ئێمە بابزانین لە ڕوانگەی چۆن دەڵێ فەرموودەوە لە ڕوانگەی قورئانەوە یعنی پێچەوانەی عنف چی بووە پێچەوانەی عنف ڕفق بووە پێچەوانەی عنف ڕفق بوو بۆیە کاتێکە دەڵێن فڵانە کەس تونندوتیژە ڕەنگە تونندوتیژ بێ بە بەکارهێنانی دەستی وەکو جەستەیی بێ ڕەنگە تونندوتیژ بێ بە بەکارهێنانی زمانی وشە زبرەکانی ڕەنگە تونندوتیژ بێ بە هەندێک چۆن دەڵێ هەستی دەربڕینی هەستی بە شێوازێک نەزمانیش بێ و بە ئیشارەتێک لە ئیشارەتەکان ئەمانە هەمووی دەکرێت تونندوتیژی بن بەڵام ئەوە زۆر گرنگە بزانین نەرمونیانی کە بەرامبەر تونندوتیژی دایناوە خوددا مەسئلەیەکی یەکجار گرنگە ئێمەی مسلمان زۆر گرنگە نەربوونیان بین چونکە خوددا فەرمووی ومن يطع الله والرسول فأولئك مع الذين أنعم الله عليهم من النبيين والصديقين والشهداء والصالحين وحسن أولئك رفيقا اینجا ئێمە ڕەنگە بڵێن فلانە کەس صدیق ئەڵێن هاوڕێ صدیق یعنی ئەو کوچوانە ئەڵێ ئەکرێ بڵێ ینی کەسێکە لەگەڵ تا ڕاستگۆیە بس رفيق چیە خدا فەرمی وحسن أولئك رفيقا نەرمونیانە چونکە لەوە ئەوترێ ئەمیان هاوڕێیە ڕەفیق ئەو کەسەیە کە مرافقتە هەڵێن فلانە کەس مرافقی فلانە کەسە یعنی بە کوردی دەڵێن هاوڵی ئەوە چونکە بەردەوام مرافق لەگەڵ ئەو کەسەیە دەڕوە لەبەر ئەوە کە خدا دەفەرمێ وحسن أولئك رفيقا کەواتە ئێمە بۆ ئەوەی چۆن دەڵێ بزانین ڕفق چەند گرنگە کەواتە نەبیین پێغەمبەران چۆن دەڵێ شوهەدا صدیقین ڕازگۆیان ئەوانەی ئیمانیان جوان دامەزراوە ڕازگۆن لە ئیمانی خۆیاندا ئەوانەی کە شوهەدان و ئەوانەی کە ساڵحین لیسانی چاکن ئەمانە خدا فەرمی وحسن أولئك رفيقا کەواتە ئەمانە هەمووی نەرمونیان بوونە ئەمانە هەمووی کەسانی نەرمونیان بوونە بۆیە خدا ناویانە ڕەفیق و ئێمەش ببین بە ڕەفیقی ئەوان جا پێغەمبەر دوودی خۆی لەسەر فەرمووی إن الله رفيق يحب الرفق في الأمر كله خدا رفيقة كواتا خدا عنيف نية كواتا خدا رفيق به أما بلغي لسر أويك إنساني مسلمان إيمانت بخدا هنا وتوش رفيق بلغا خلقا توش نرمونيان بلغا الخلقا هر أميك خدا عفوا بيغمبر دودي خوي لسر يادي مولود ويادي لدايك بوني با بيوسكين وبا 25 نوفمبر بزانين بيغمبر دودي خوي لسر وكو يادي دكينوا لدايك بونكي چون بيبستينوا با ما في ئافرەتان و بەکارنهێنانی تونندوتیژی دش بە ئافرەتان بۆیە پێغەمبەر پێغەمبەری هەم بەرێت چەندی چاوایە بچ شێوە ئەمە ڕاستەکە پێغەمبەر دوودی خۆی لەسەر فەرمووی تونندوتیژ مەبن بەرامبەر بە کەس بە ئافرەت و بە پیا و بە هەر کەسێکی بۆ چونکە فەرمووی إن الله يعطي على الرفق ما لا يعطي على العنف ئەوەی بە نەرمونیانی دەستت دەکەوێ لەگەڵ یەکتردا دەستان دەکەوێ
قەت بە توندوتیژی دەستان ناکەوێت هەر ئەمەشە ئەبێتە پەندی کوردی کورد دەڵێ بە قسەی خۆش مار لە کون دێتە دەر بۆ ئەزانێ بە توندوتیژی ئەم مەسەلەیە ناکرێت هەر ئەمەیە کە پێغەمبەر دوودی خۆی لەسەر فەرمووی إن الرفق لا يكون في شيء إلا زانه يعني پێغەمبەر فەرمووی درودی خۆی لەسەر نەرمونیانی لە هەر شتێکا بێ زینەی بۆ دروست دەکات دەیڕازێنێتەوە جوانی دەکات بۆیە فەرمووی من يحرم الرفق يحرم الخير كله کەواتە هەر کەس مەحروم بێ لە نەرمونیانی ئەوە لە هەموو خێرێک مەحروم بووە ئەمە هەمووی ئەتوانی بڵێ پێغەمبەر دوودی خۆی لەسەر داوامان لێ دەکات بە تایبەت کە ئێمە لە هەفتەی یادین و لە هەمان کاتا لە 2 هەفتەی 16 ڕۆژەی بە ڕەنگاربوونەوەی توندوتیژین دژ بە ئافرەتە کەواتە لێرەوە خاڵێکی دووەم دێ خاڵی دوم ئەوە دێ کە خدا لە قورئاندا پێغەمبەر لە سنەتی خۆی داوامان لێ دەکات بۆ ئەوەی نەرمونیان بین لەگەڵ ئافرەتدا دەبێت تێڕوانینمان نەزرەمان بۆ ئافرەت بگۆڕی چۆ بگۆڕین بێن پرسیارێ باشە چۆن نەزرەمان بگۆڕین یەکەم شت هەندێک لە ڕابردوو وای زانیوە ژن ئافرەت پاشکۆی پیاوە پاشکۆی پیاوە بۆیە ئێستش زۆر جار لە ئەوروپا ینی کە ژنێک شووی کرد ژنەکە بە ناوی پیاوەکەی بانگ دەکەن وانە ئەگە ئەو مستەر ئادەم بوو بۆڵێن مسز ئادەم لە ئیسلامەوانە هەر بە ناوی باوکی بانگ دەکرێت ناوی ناچێتە سەر ناوی مێردەکەی کەواتە ئەمە چییە ئەمە ئەو فەرمودەیە کە پێغەمبەر فەرمووی النساء شقائق الرجال شقائق و شق ئەوەتە ئێستا من بە سیمتریکاڵ لە ناوەڕاستەوە بکە ئەوە خەتێک بێنە یعنی ئەم دیوم یەکسانە بەم دیوم کەواتە پێمان دەڵێ ینی ئێوە دوو نیوی یەکسانن دوو نیوی تەواوکاری یەکترن دوو نیوی یەکسانن بەڵام هەموو دەمەوەژی هەیە للرجال مثل حظ الأنثيين ڕاستە ئەوە کەواتە دینە سەر باسی مافەکان ئەوە چووتە باسی میرات کە ئەگەر ینی ڕۆژگارێک بێ ئەوەش باسکەین ئەڵێ با بەس بە کورتی مادەم باست کرد یعنی ئێمە 32 حاڵەتمان هەیە ژن زیاتر وەردەگرێت لە پیاو بەس خەڵک بە دوای نەچۆتە تندێک حاڵەتی تایبەت ڕاستە بەڵێ 16 حاڵەتمان هەیە ژن و پیاو یەکسان دەبن 4 حاڵەتمان هەیە پیاوەکان زیاتر وەردەگرن ئەوتر کە نەیزانی مافەکە بخۆی هەر ئەوەی تر دەزانن هەر ئەوەی یەکەمە کە دەزان نازان خوددا لەوێ ئەو ئاەتی لە چۆدا فەرمووە ئێستا مەسەلەن ئەوواڵێ کوڕکچەکەی پیاوەکەی ئەی ئەگەر کوڕێک مرد کوڕێکی ینی خاوەن ماڵ وەفاتی کرد وانە وەلی ئەبەوەیه لكل واحد منهما السدس يعني ئەگەر کوڕێک وەفاتی کرد ماڵەکەی ئەبێ بدەن بە دایک و باوکی دایک و باوکی ژن و پیاونی خوددا دەفەرمێ وەکو یەک ئەو یەکێکە لە 14 حاڵەتە 16 حاڵەتە تەعادولەکە ئەویش ئەوە کەواتە ئەوە باسێکی زۆر دوور درێژە بێمە بەپەلە کەواتە چۆن نەزرە دەگۆڕین نەزرە بەوە دەگۆڕین پێغەمبەر دوودی خوای لەسەر پێوەرێکیدا بە ئێمە تۆ دەڵێ ئەوە 100 غرامە من دەڵێم 200 غرامە چ بکەین تەرازویەکی دەخیق دێنین میزان دەهێنین دەخینە سەری قەولی فەسڵ بۆ بانجیا دەکاتەوە کە چەند غرامە پێغەمبەر درودی خوای لەسەر چی بۆ ئێمەدانە میزانێک بزانین تۆ پیاوێکی باشی من پیاوێکی باشم ئەو پیاوێکی باشە فەرمووی خەیڕوکم لئەهلیه وأنا خەیڕوکم لئەهلیه یعنی باشترین پیاو چێیە ئەو یانە کە باشترینە بۆ ژنەکەی بۆ هاوسەرەکەی بۆ هاوژینەکەی بەڵام کەسش منافەسەی من نەکا پێغەمبەر دەفەرمێت چونکە من لە هەمووتان باشترم بۆ هاوژینەکانی خۆم کەواتە ئەمە پێمان دەڵێ پێغەمبەر درودی خوای لەسەر دەفەرمێ پێوەرێکی تر ما ئەکرامەهن ئیلا کەریم ئەوەی تەکریم و ڕێز لە ئافرەت بنێ خۆی کەریمە خۆی ئینسانێکی ڕێزێگیرە وما ئەهانەهن ئیلا لئیم بینیت یعنی ئەمەش پێوەرێکی تر کۆتایی دێنم بەوەی کە ئێمە چوزانین ئەم کۆمەڵگەیە پیاوەکانی باشن یەکێک لەو ئامارانە یەکێک لەو ئاماژانی لە زۆر سیمینار باسم کردووە دەڵێم بۆچی لە ئەفغانستان بۆچی لە پاکستان بۆچی لە سۆماڵ بۆچی لە شوێنێکی تری زۆربەی وڵاتان ئافرەتێک ئەگەر پۆشتەش بێ بە شەو بە ڕۆژ ناتوانێت بچێتە دەر لە پیاو دەترسێ لە پیاوی خراپ ئەمە کە لە کوردستاندا ئافرەت هەر جلوبەرگێک دەپۆشێ بە ئازادی خۆی و لە بازارە دێت و دەڕوا و کەس توندوتیژی بەرامبەر بەکار ناهێنێ بە دەست و بە زمان نیشانەی باشی پیاوەکان لەو ئاستەن کە دەڵێن ئازادە ئەمڕۆ وا دەپۆشێ سبەی وا دەپۆشێ ئەمە کۆمەڵگەیە بۆی دیاری دەکایان نە خۆی ئازادە لەگەڵ گۆڕانکاریەکانی ڕۆژدا خۆی دەگۆڕێ لەبەر مەبەستم چی بوو پێغەمبەر وای فەرموو پێغەمبەر جوودی خوای لەسەر کەوتیان زمانەکە خراپە فەرمووی زمانێک دێ ترتحل الضعينة من الحيرة حتى تطوف بالكعبة ولا تخاف إلا الله پێغەمبەر فەرمووی زمانێک دێ ژن نەیوێراوە پیاو نەیوێراوە بچێ بۆ حەج لە ڕێگان لێگرتووە حیرە ئەکاتە جنوبی عێراق
کەعبەش دیارە مەکەیە پێغەمبەر دەفەرمێ بە پێ ئافرەت لە حیرەی عێراقەوە دێت تەوافی کەعبە ئەکا لە ڕێگا لە هیچ پیاوێک ناترسێ زمانێکی وا دێ مەبەستم چی بوو مەبەستم ئەوە بووکەواتە پێغەمبەر میزانێکی پێماندا دەڵێ ئەو کاتەی ژن لە ڕێگاوبان ڕۆیشت و ترسی نەبوو ئەمین بوو ئەو پیاوەکانی ئەو کۆمەلگەی باش ئەتوانین بێژین کۆمەلگا هەما گەشتێوی مستەوەیە بلە کوردەواری بڵێ بەێ کۆمەلگەی کوردەواری دەستێتە خۆشمامۆستا بەرز دابچینە ناف شارین کوردستانی پرسیارێک هاتی ئاراستەکردن ئایا تو بدەست یان ئەزمان تونند و تویژێ بکارتینی هەم بەروان کەسێت دەور و بەرێتە دژین بە تاکیید کۆمەلگای ئەمە پڕێتی لەشتانە نەک و هەر من هەموو کەسێکەوەی هەیە توندیژین بەرامبەر کراوە بەرامبە خەڵکی تریش کردومە هەنە جار لەبەرەوە ڕقم لێ بۆ یان نەک هەر من ئێمە هەرەوەمان هەیە کە پەیوەست بووین بە شتێکەوە بیرۆڕای جیاواز قبول ناکەین لەسەر شتە کەسێک ڕایەکی جیاوازتری هەبێت قبولمان نییە توندیژی بەرامبەر ئەمانە بیشکێنەوە ئەگەر بەکردارش نەگەین بە زمان هەر شکێنینەوە بۆی لە ئاستی کەمکەینەوە خۆم باشتر پیشان بدەین بێگومان توندیژین بەکار هێناوە بە زمان بەڵام ئەوەش هۆکاری هەبووە مووقیفێکی وە هاتوتە پێشەوە کە کەسێک معنی بەو شێوەیە بە زمان توندیژی بەرامبەر بەکارهێناوی تۆ جواب بداوەتەوە گیناوەکو توندیژی تر نا لە جەستەی بەکارم نینە تا ئێستا ینی مەسەلەن کە بەس بە قسە بەرامبەرەکەم بەکارینە زۆر زۆرشی بەکارینەیە چکە من ها جواب نەدایتەوە لاەن جوابدانەچوشیم جواب دایتەوە بە زۆم نەکرێەوە چوی تێپەڕێنم یعنی زۆرێ بووم بە زۆم کردی عازم چکە ئەوە شانی ئەوهای شانیوی دەویست کە لی عازبی چکێ عنی بێڕێزێکی زۆر زۆر بەرامبەری تو دەکات بێگومان هەموو مرۆڤێک لە ژیان ڕۆژانەیدا تووشی ئەو مووقیفە بێ و توندیژی بەکاردێنێ و سەبارەت بە مرۆڤەکانی هەرکەسە و ئەگۆڕێ ئەگەر تو سەر خودی کەسەکە زۆرینەی کەسەکان ینی بە زمانی بەکاری دێنێ و هەشە بە جستەی و منیش وەک یەکێک لە ئەندامانی کۆمەلگە زیاتر زمانی بەکاردێنم و هۆکارەکەش ئەگەڕێتە سەر ئەوەی کە زۆر جار تحمل ناکەی شت کە بەرامبەر ئەکرێتن زمانێکی زیاتر بەکاردێنم عادەتەن هەموو مرۆڤ لە ژیان ڕۆژانەیە تووشی ئەوە بێت تونند و تووشی بەرامبەرەکەی بەکاربێنێ ئەو شتێکی ڕۆتینیە لەلایەن مرۆڤەکانەوە سەرەتا گەرتو بوو پەروەردە و مەشغوڵی کەسەکە ئێستا ئەم ماوەیە ینی قەدەقێکی زۆر لەسەر مرۆڤەکان هەیە بۆ بۆ نێو بارودۆخی کە لە کوردستانە ئەگوزارێ هۆکارەکەی گەڕێتەوە بۆ شتان بێگومان تونند و تیژی هەندێک جار خۆی کار و کاردانەوەیە بێگومان بەکارم هێناوە بەڵام ئەکەوێتە سەر ئارامی ئەو کەسە بەرامبەر ئەوەی کە هۆکارە بێت بۆ دروستکردنی تونند و تیژەکە لەسەری من لەوانەیە زاری یەکەم ئارام بگرم لەسەر ئەوەی بەرامبەرەکەم کە تونند و تیژ نەبم لەوانەیە زاری دۆمیش تۆزێک زیاتردان بە خۆما بگرم بەڵام زاری سێم مەزبورە بم تونند و تیژێکی بەرامبەر بەکار بێنم بە پێی ئەوەی کە ئەو داوای کردووە کە بەرامبەری بەکاری بێت بەێ بینەرین بەڕێز سوپاس بوان بەڕێزانە کە پشکدار بوون ناوەوان ڤۆکس بۆبانەدا مامۆستای بەڕێز زۆربەیان ئاماژەداوی چندێک کە بیتن ناحیا جەستەیی بەشدار نەببن تونند و تیژێدا بەڵام ناحیا قسەکردنێدا ڕەنگە زۆربەیان ئینکارەوەی چندێ نەکرد کە ئاخفتن هەستێن کەسێ بەرامبەر خۆت ئێشینن تو بێ چندێ بچێت زبرینیەوە و کەسێک نکاریتن زمانی خۆ پاراو بکەتن بەرامبەروان کەسێت گەلجیتن یەکەم ئەبێ بڵین دەستیان خۆش بێ بۆ ڕاستگۆی ئەوە مەسلەیەکی زۆر گرنگە خەڵک ئەتوانێت لە بەردەمی کامیرا وامان بیستووە لە بەردەمی کامیرا بڵێ نەخێن من وانی بۆ من باش ئەمەمان بیستووە بەس ئەو بە ڕێزانە هەر هەمویان گوتیان بڵێ دەست نا بەڵام لە ڕووی زمانەوە بەکارمان هێناوە تونند و تیژی ئەوە یەکەم ئەبێ بڵێن دەستان خۆش بێ لە چی لە ڕاستگۆیەکەتان کە ڕاستگۆ بوون و گوتیان چونکە دکتۆرەکان دەڵێن چارەسەر لەکوێ دەست پێکە لەوەیکەوە هۆکارەکان بزانین تشخیص عیلۆژی کەواتە کۆمەلگەی ئێمە دەرەکەوێت لەو چۆنەڵێ سامپڵەوە لەو نمونەیەوە لە ڕووی بەکارهێنانی تونند و تیژی بە زمان لەفظی ئەمەی وای پێداڵن لە زمانی عەربی العنف اللەفظی کە لە یاساکەی کوردستانیشە ژمارە 2011 هاتووە ئەمە مانای هەیە لە کۆمەلگەی کوردەواری ڕەنگە هۆکارەکەشی ئەوە بێ کە جۆرێکی ئازادی بێ بڕوا ناکەم ڕۆژانە ڕوبەڕوورە لە بەرامبەر یەک بەکارێن هێنابێ تۆڕە کۆمەڵایەتەکان چونکە مەساحەیەک ڕوبەرێکی بۆیان کردوتەوە ڕەنگە زیاتری کۆمنت بێ و قسە بە یەکتر وتن و لەو بوارەوە هەندێکی بە تەلەفۆن بێ و هەندێکی بەوتر بێ دەستیان خۆش بێ کە ڕاستگۆ بوون دەتوانین بڵین هەنگاوێک پێشکەوتوین کە بە دەست بەکار نەهێنن ئەو باشە هەنگاوی دووەم تونند و تویژی زمانە ئەوش ئەگەر وازی لەبێنی شتێکی دەستێتات خوشمامۆستای بەڕێز دیسان مەدبێتم زەبرین لەسەر تەوەڕی خۆی سەرەکی کە
پێیگەهی ئافرەتی ئەتکەڤن و نیدات ناوە کوردەوەریەدا بچ شێواز بووە ئەمە زۆر گرنگە ئەمە زۆر گرنگە ئێمە بێزار نەبین لەوەی کە ئافرەت لە کۆمەڵگەی کوردەواری ژن لە کۆمەڵگەی کوردەواری مافەکانی داوا دەکە زیاد وەکو چۆن لە ئافرەتانی دیکە ڕۆژەڵات نەسەکان کە هاتوون بەم ناوچەی ئێمەیە گەڕاون هەمویان کۆکن لەسەر هەندێک خاڵێکی لەوانە چییە دەڵێن ئافرەتی کورد جیاوازە لە ئافرەتی عەرەب و فارس و تورک لە ڕووی چی لە ڕووی هەستکردن بە سربەخۆیی لە ڕووی متمانە بەخۆبوون زۆر گرنگە کچەکانی ئێستا و ئافرەتەکانی ئێستا تووشی ئەم یەسە نەبن خۆیان نەکوژن تەسلیمی ئەم ڕووداوە ناخۆشانە نەبن تووشی ئەم بارودۆخانە دەبن ئارام بگرن چونکە بەڕاستی لە کۆمەڵگەی کوردەواری ڕێزێکی لە ڕابردوو ڕێزێکی یەکجار زۆر و پێگەیەکی یەکجار زۆری ئافرەت و ژن لە کۆمەڵگەی کوردەواری کاریکرد ناوبەرە ڕابردووی ناوبەرە نەهادا ڕاستەکەی ئێستاکە بەداخەوە چونکە ژمارەی خۆکوشتنەکان دەبینین ئافرەتان بەرگە ناگرن خۆیان دەکوژن ژنان خۆیان دەکوژن ئەمە پێمان دەڵێ لە ڕابردوو داشتیمەمان نەدەبین دەمانزانی ئافرەتی کورد وەکو پیاو لە بەرامبەر دوژمن ڕادەوەستا لە یەک حاڵەت خۆی دەکوشت نەکەوێتە بەردەستی دوژمنی داگیرکارەکانی کوردستان لەو حاڵەتەدا وەکو پێشمەرگە مامەڵی کردووە ئەجینا هەروە بڵێن لە ژیان بێزارم ژیانی قورستریش بووە ئەوە لەبەر ئەوەیە مەلای گەورەی کۆیە بەڕەحمەت بێتەکی دەکاتەوە لەسەر ئەم بابەتە لە شێعرێکە کە ئەڵێ ینی باسی ئافرەتان چین قەڵاتن لە بۆ مێردان بۆچی قەڵاتن لە بۆ مێردان چونکە بەڕاستی ئافرەتی کوردی دیوە ئەمە باسی 1800ەکانەکەم یەخۆ پێشتریش هەروە بووە یعنی مەشهور بووە هەموو وڵاتێک وەک ئێمەش وەکو کورد خەڵکی خراپمان هەبووە خەڵکی ڕێگر و چەتەمان هەبووە کەم زۆر هەمان بووە دەڵێن قافلەیەک بە هەر شوێنێکە تێپەڕێ دز و چەتە و ڕێگرەکان ڕوتیان دەکردەوە هەموو ئەشیاکانیان دەبرد شتێکیان دۆزیەوە ئەو قافڵانەی کە بە کوردستانە تێپەڕ بووە لە یۆنانەوە چۆ بۆ فارس و لە فارسەوە چۆ بۆ یۆنان بە کوردستان تێپەڕ بووە دیاردەیەکیان هەست پێ کردو وتوانە هەر کاروانێک بە کوردستانە تێپەڕێ ئەگەر سەر قافڵەکە بڵێم ژنێک بێ ژنەکە ئافرەتەکە بڵێم من مەسئولی ئەو قافڵێم ئەو کاروانە من مەسئولم وانە ئەمە ینی وا بڵێن کوردەکە دەستیان لێ نادە دەڵێ ئێمە ڕێزمان هەیە بۆ ئافرەت پێمان شەرمە دەست بۆ کاروانێک بەرین کاروانێک ڕوودکەینەوە دزی لە کاروانێککەین کە سەر قافڵەکەی ئافرەت تەنانەت وێگاوکێژی ئەف کللتورەت نافمەدا هەیە مامۆستا ئافرەت بێتە بابەتیدا بێدەنگ بن اینجا بڕوانەکە شتێکی تر لە ڕابردوودا بۆچی ئێستش پیاوی کورد لە کاتی خۆشی و ناخۆشی هەستەکە یا حەزەکە خانووی سیاری بە ناوی ئافرەتەکەی دەکە خۆڕاناکە لە باجوو ئەو شتانە هەر لە ژنەکەش وەردەگیرێ ئەوە قسەیەکی قەدیمە کە کورد ئافرەتی کورد بانقی خێزان بووە بانق نەبووە ئەو بانقەکە بۆ چۆن دەڵێن هەر پارەیەکت هەبوو بێ کە کردوتە بە زێڕ و کراوە بەو ئافرەتەوە پیاوی کورد شەرمی بەخۆ بووە زێر لە ئافرەتێ بکاتەوە لێ بەرێ عیبە ئەو ئافرەتە ڕێزدارە نابێت دەستبەری ئەو زێڕی لێ بکەیتەوە لەبەرەوە ڕەنگە پیاوەکەی کوشت بێ بەڵام نابێت دەست بۆ ئافرەتەکە بەرێ هەمووی ئەمە کەلتوری قەدیمی حالت جی هەیە مامۆستا گۆ بێت نافمەدات بیت دیاردەژی بیتن هەل بە دیاردەکە باشە دەما ئاریشێک پرزگەرێکێک دروست بی نابەرە دوو کەساندا دەما کەسی بەرامبەر عایلەت گەلدا بیتن خەلکێک ڕێزیلوی چگیریت بیشت بەرخاتراوی عایلەی ئەشنابیش ڕاستە لە ڕێگاوبان لە ترافیک لایتەکان جاری وایە سیارێک دەشکێنە بەسەر سیارێک ئاوڕداتا دەوێ قسە بکە دەڵێن عیبە خێزانی لەگەڵێتی هاوسەر و هاوژینی لەگەڵێتی نابێت یعنی ئەمە کەلتورێکی جوانی خۆمانە لە ڕۆژی تونند و تویژی بە ڕەنگاربوونەوەی تونند و تویژی دژ بە ئافرەتەن دەبێ ئاگداری بین یعنی لە شوێنی تر لەو عێراقا ژنان نەجمەیان هەیە ئەستێریان هەیە زابوتن ئەفسەرن یعنی ئەگەر ئەو ژنە ئەو ئافرەتە عێراقیە لە وەزارەتی ناوخۆی عێراق ئەگەر سێ ئەستێری هەبوو نەقیبە تۆ دوو ئەستێرێتی هەیە ملازم ئەوەلی بۆ نمونە وەختێکە دەگەن بە یەک دەبێ ئەو پیاوە تەحیە بکە بۆ ئەو ژنە ئەوان لە کەلتوری خۆیان دەڵێ من نایکەم چ دەکا ئەو ئەستێرانە دەشارنەوە یان هەندێک جار پارە دەدا لە بریەوە ئەمە هەبووە لە چەند ساڵی ڕابردوودا لە کوردەواری ئەوە نییە کوردەواری ئافرەتەکە نەقیبە پیاوەکە ملازمی ئەوەلا ئەو پلێ لەو بەرزترە چونکە لە ئیشەکەی وایە تۆ تەسەوڕەکەی لە ساڵەکانی چل یعنی پێشی 70 ساڵ 80 ساڵ لەمەوبەر کۆمەڵەیەک دروست بووە لە سلێمانی بە ناوی کۆمەڵەی ئافرەتان کۆمەڵەی ژنان کۆمەڵەی ژنان چێ مەسئولێکی یەکەمی بووە حەبسەخانی نەقیب مەسئولی یەکەم ڕئیسی ئەو کۆمەڵەی ژنانە بووە لە ساڵەکانی چل پیاوێک لەوەیە ئەڵێ من جێگری تۆم پیرەمێرد حەکیمی کورد پیرەمێرد دەڵێ حەبسەخانی نەقیب ڕئیسەی کۆمەڵەی ژنان بوو منیش نائب و جێگری بووم حەکیمی کورد مانیعی نییە لەوێدا ئەو
باشترە لەوێدا ئەو ئەبێتێ ئێستا پیاوێکی کوردی ئێستا بێنێ بڵێ تۆ نائبی ئەو ئافرەتی تۆزە لای قورسە نابێ ئەو کەلتورەکەی ئێمە بوو کەلتوری ئێمە وایە مامۆستا مستەفا زەڵمی دکتۆر پرۆفیسۆر بە ڕەحمەت بێ دەڵێ غەڵەتە دەنووسن ئەلجنس ئەنووسن نەذیر فلان عەبدوڕەحمان فلان یا فلان ناوێکی ئافرەتێک دەنووسن لە خوارەوە بە عەرەبی دەنووسن ئەلجنس لە بەرامبەر ئەنووسن ذەکەر لە نفوسەکان وا نووسراوە دەنووسن ئونثە بە کوردی دەڵێن ڕەگەز نێر ڕەگەز مێ دەڵێن نابێ ڕەگەزی جیابێ ئافرەت و پیا و یەکشتن ئەوە لە سنفە ئەڵە جیاوازن سنفە سنف ئەڵێ وەکو ڕەگەز نابێ ئافرەت بکەین بە ڕەگەزێکی تر ڕەگەز چ ناو دیبووچ دەست یعنی ئەو مەبەستی ئەوە بوو کە ئایگوت سنف ئەبێ بەکاربێنین یعنی وەکو بڵێ یعنی مەبەستە ڕەگەز هەر ئینسانە هەر ئینسانە نەوعمان جیاوازە نەوعی ئینسانیمان بە کۆچۆن بەوەڵێن ئافرەت بەوەڵام ئەمە ناوێکی ئیجتیماعیە ناوێکی ئیجتیماعی مەبەستم چی بوو ئەیگوت بەو حاڵەتە کە ئەنەوت وەڵێ ئەوە ئینسانێکی ترەوە ئینسانێکی ترە نابێ بمە یەک لە جنسە هەردووکمان بەشەری هەمومان وەکو یەکوێن هەر ئەوەیە کە مامۆستا بەدیعزەمان سەعیدی کوردی لە ڕووی قەواعیدی زۆر وردە دەڵێ نیسوەتون مؤنەثە یاننا تۆ ئیمرە بێنیت و جەمعی قلەی بکەیت و نیسوەتون ئەبێ بڵێ وقالت نسوة في المدينة الله خدا فرميوتي مبدأ زمان سعيدي كردي وقال نسوة قال مذكري كرت نسوة في المدينة بديع الزمان سعيدي كردي الله لقواعدك أزانم تشيو تشينيا بلام الله خدا لطيفيك لما ياهي لطيفك وردكاريك تشيا بما أنضلي آفرت لمدينة كلكوتن أو شهر داوای مافەکانی خۆیەکە وەکو گوند نییە تۆ بڵێ وڵا ئافرەتی هەندێک کەڵەن ئافرەتی کورد وای لێ هاتوو لەبەرچیوە بوو کاکە لە شار خدا دەفەرمێ وەقالە نیسوەتون کردی بە مذەکەر یعنی پیا و ژن کە لە شاردا بوون مافی خۆیان زانی و خوێندەوار بوون فەرقیان نامێنێ ئەوە یەکێکە لەو لەتائیفانەی کە مامۆستا بەدیع زەمان دۆژی کۆتایی بەوە بێنم شێخانی تەریقەتی ئێمە زانایانی ئێمە و عارفانی ئێمە پەیوەندی نێوان ژن و مێردیان نەکرد بە تەنها پەیوەندیەکی جەستەیی وەک ئێستاکە کە فڵان ئەڵێ ژن دێن و نازام چی و مناڵیان دەبێ ئەوەندا ئەم پەیوەندی ڕوحی بووە تۆ پێشی بەرنامەش بە منت گوت یعنی زەواجی ئێستا بۆچی دەوام ناکە چکە ڕوحی تێدا نیە زەواجی ئێستا دوو جەستەمان بە یەک گەیاندووە بەڵام دوو ڕوحمان بە یەک نەگەیاندووە ئاخر هەندێک دەڵێن نا زەواج هاوسەرگیری خۆشەویستی ڕۆمانسیەت دەکوژێ دەڵێن نا چونکە زانای ئێمە وانە بوونە مەلا سەید عەبدڕەحیمی مەولەوی خۆمان تاوگۆزی زەواجیشی کردووە ئەو هەموو شیعرە جوانەی بۆ عەمبەر خاتوون وتووە لەسەر قبری بۆی دەلاوێنێتەوە لە چاوی نابینێ دیدەنی دیدار کەوت ئەو قیامەت تازەبێت لە قیامەتە بتبین بۆ جارێکی دی ئەو هەموو شیعرە جوانەی بۆ عەمبەر خاتوون نووسیوە خێزانیشی بووە ئەو هەموو ڕۆمانسیەتە بڕوانە مەلای جزیری بەو هەموو علم و معریفەتەوە چی بۆ سەلما دەنووسێ بڕوانە مەلا سەید خدری نالی چ شیعرێک و چی بۆ حەبیبە دەنووسێ بڕوانە خانی گەورە عارفی گەورە چی لەبارەی مەموزین دەنووسێ کەواتە پێویستیمان بەو ڕۆمانسیەتە کوردیە ئاینیە تێگەشتنە کوردانە هەیە لە ئاین بیجەڕینەوە تا پەیوەندەکانمان باش دەستێتت خوش مامۆستای بەڕێز دەمێ بێنڤەدانێکی هاتی و دوێتن بچینە بێنڤەدانی و پشتی بێنڤەدانی دێنێ خزمەتەوەین بەڕێز بفەرمە بینەرین خوشتەوی بەردەوامین گەلوێن بەڕێز بوو پتر گەنگەشەکردن لەسەروی تەوەرێمە دەستنیشان کردی جڤاک و تونندوتیژی مامۆستای بەڕێز تەوەرێت بوری مەبەحساوی چەندی کرد ئایا تونندوتیژی چیە و هوکارێ تونندوتیژی چنە و پێیگێ ئافرەتێت ناوە کوردەواری دات قەدیم و ئێستادا چاوا بووە نها مەدوێت بزانین مامۆستا ئافرەت خوبخۆ چ بکەتێن یانکو چ ئەرک کەویتە سەر ملی ئافرەتێ بۆ ڕێگریکردنا تونندوتیژی هەمبەر ئافرەتە لەو ڕۆژەی کە 1400 ساڵ لەمەوبەر ئافرەت زیندە بە چاڵەکرا و تونندوتیژی بەرامبەر بەکارهێنرا خدا لە ئاەتێکدا شتێکی زۆر گەورەی بۆ ئێمە ڕوون کردەوە لەسەر پێگەی ئافرەت یعنی خەڵکانێک بیریان لەوە دەکردەوە 1400 ساڵ لەمەوبەر دنیا چۆنەوە ئافرەت چییە و بە چاوێکی تر تەماشایان کرد خدا لە فەرمێ لە سوورەتی مجادلە قد سمع الله یعنی حەزەکەم ئافرەتان داوای مافەکانی خۆیان بکەن کەس ئافرەت و ژنان هەڵ نەخەڵەتێنێ بڵێ خدا مافی ئێوەی نەداوە کەس پێیان نەڵێ خدا مافی ئێوەی خواردووە کەس پێیان نەڵێ ئەوە ئاینە مافی ئێوەی خدا مافی ئێوەی خواردووە بێ ئەوە بڵێن کە ئەگەر لە ئاینەکەی خۆت شارەزا بووی داوای مافەکانی خۆت بە جوانی دەکەی نمونە دوای بڵێ خدا دەفەرمێ قد سمع الله قول التي تجادلك في زوجها وتشتكي إلى الله والله يسمع تحاوركما خدا دەفەرمێ ئەی محەممەد
درودی خوای لەسەر خدای جۆی لێتە خدای جۆی لەو ئافرەتەیە خدای جۆی لەو ئافرەتێ ناوی خەولە بواڵێن خدای جۆی لەو ئافرەتەیە کە هاتۆ بۆ لای تۆ شکات لە مێردەکەی دەکا کە تۆش حیواری لەگەڵدا دەکەی خدای جۆی لە قسەی تۆ و ئەویشە چی پێ دەڵێت و چی پێ ناڵێ کەوتە ئەم ئەوە چ دەگەهێنیت یەکەم ئەوە دەگەێنێکەوە ئافرەت چۆ بۆ لای پێغەمبەر شکات لە مێردەکەی دەکە ئەوەی لێ وەردەگیرێ کە ئافرەت ئەگەر مافی خورا نابێ بێدەنگ بێ لە چوارچێوەی یاسا پێغەمبەر درودی خوای لەسەر وەکو چێ نابچێ بۆ لای یعنی مەلایەک و شتی ئاوا مەبەستم ئەوە وەرنگری پێغەمبەر وەکو سوڵتە وەکو دەسەڵاتی ئەو کاتە یعنی تۆ لە چوارچێوەی یاساکاندا ئەگەر غەدرت لێکرا وەکو ئەو ئافرەتە کە ناوی خەولە بوو چوو بۆ لای پێغەمبەر و قسەی خۆی کرد خداش دەفەرمێ قەد سەمیع الله خدای جۆی لە دەنگێتی کەواتە پیاوەکە بەڵام کللتوری مە کوردەوەری دەما مستادەمە ئافرەت چیتە بەردادگەهی و شکایەتی لە سەڵامی خودکردن ئەف ئافرەتە تەمامی ڕەش بی پێشەوەت زاڵ دەبێ ئەم کەلتورە بگۆڕین بڵێن کاکەوە خدا وای فەرمووە خدا وای فەرمووە لێرەدا خدا جۆی لە قسەکەیەتی اینجا دەبێ بڵێن باشە ئەوە نەچوو تۆش بەردەوام لی دەدەی تۆش بەردەوام تونند و تویژی بەکارێنی جوێنی پێ دەدەی لی دەدەی وانە چارەسەری ڕێکن عشایری باش نینە اینجا ئەو کات خدا دەفەرمێ قەد سەمیع الله قەولە الەتی تجادیلوکە ئاخر ئەوێ بڵێن خدا ئاگای لەوەشە کە تۆ لە ماڵەوە لی دەدەی حکوومەت ئاگای لێ نییە یاسا ئاگای لێ نییە وەکو خدا جۆی لێ دەبێ ئەو ئافرەتە دەچێت شکاتی حاڵی خۆی دەکا خدا ئاگای لەوەشە کە تۆ لە ماڵەوە لی دەدەی ینی ئەوە زۆر وردە یعنی مەڵێ کەس ئاگای لێ نییە من لەو ژنە دەدەم و پێشی دەڵی بەجە دەرو دراوسێ بڵێ تەلاق دەدەم ئەم قسەی ناڵێ تۆ بۆچی لە دەرو دراوسێ دەترسی بۆچی لە حکوومەت دەترسی لەخوا یان بە معنای ترس ناڵێم ینی مەبەستمەوە بوو بزانە خدا ئەم دیمەنە دەبینێ چۆن شەرم ناکەی کە تۆ لەو ژنە دەدەیت و خودداش ئەم دیمەنە دەبینێ ئەمە مەسلەیەکی زۆر گەورێ بزانە شتێکێ بە ناوی ڕیجالە دین خدا کۆتایی پێهێنا ئەو ڕۆژەی گوتیان تەنها پیاو بۆی هەیە نێر ئەبێ بچێتە ناو مەعبەدەوە ژن نابێ بڕۆ وەختێ دایکی مەریەم دەفەرمێ ئینی نەذەرت لەکە مافی بەطنی محەڕەرە فتەقەبەل منی دوعاکە کوڕێکی ببێ ئەو کوڕا بخاتە مەعبەدەوە بەڵکو لە مەعبەدە عیبادەتی خوا بکە و خزمەتی دینی خوا بکە خدا بۆچی مەریەمی دەداتێ قال ربي إني وضعتها أنثى خدايا من كتشم بو من بتماي كربهم إبوك يعني كتشد ناوي شونك كتش ممنوع بو بشتا معبد بلام أوي شهر قلت وليس الذكر كالأنثى أو قصي أو يعني خدا وانا وته وبيلا جملة اعتراضي إن جاء الله نير لمينات يعني شيء ما بستي أوي بوشي لو ناتشي يعني نير أبي بشتا معبده أو مفهوم وانك سائد بو سائد بو خدا أتواني نيري بداية بي خدا بعمدن مريم داداتي بو أوي شيبكا ما بچێتە مەعبەدەوە بۆ ئەوەی وشەی ڕیجالەدین نمێنێ بۆی هەموو جابەزانانی خۆمان دەڵێم ئێوە نابێ بڵێن پیاوی ئاین دەبێ ئافرەتیش بێتە ناو ئەم بابەتەوە باسی ئاین بکە خۆی باسی خۆی بکەم من شەرم بکەم من باسی مافەکانی ئەوان بکەم و بۆیە خۆشمی لێ نادەم زۆر جار لەبەر ئەوەم ئەوە نقطەیەکی دی وەختی تۆ دەبینی فرعون بێ باوەڕە و ژنەکەی باوەڕدارە وانی وەختی نوح نەبینی باوەڕدار و پێغەمبەر و ژنەکەی بێ باوەڕە چیە یعنی استقلالی فکری هەیە ئافرەت يعني ئافرەت خۆی استقلالی فکری هەیە پاشکۆی پیاوەکەی نەبوو ئەو لە چ فکرێ بێ ئەوش دە فکری ئەمەش مەسەلەیەکی ترە خدا پێمان نیشان دەدا يعني پیاوێکی وەکو فرعون حکمەکە دەڵێ ما أريكم إلا ما أرى وەکو صدام إذا قال صدام قال العراق ما أريكم إلا ما أرى هەرچی من گوتم هەر ئەوێ ئێ خدا دەفەرمێ فأوردهم النار ئەمە بەرپرسێکی باش نەبوو فرعون أما بلقيس ملكي سبأ ما كنت قاطعة أمرا حتى تشهدون من هیچ بڕیارێک ناتم تا شوراتان پێ نەکەم خدا ئەمی پێ باشترە کەواتە خدا ئەو ئافرەتی لەوێ پێ باشتر لە فرعون چونکە فرعون ئەڵێ من چیم گوت هەر ئەوەیە ئافرەتەکەش ئەڵێ نا من هەرچیم گوت ئەوە نییە پرسوڕاتان جەنابەتە ئاماژە دەوان تێکستێن ئاینی کە زۆر تەکەزە لێ چەندێت کەتن کە ئافرەت یا بەها بیت و خدان بوو چۆن بیت و ئازاد یا خۆ هەبیتن بالفعل ڕاستیژی وەسای وەکو جەنابێتە ئاماژە پێدات بەڵام هەمان حاڵەتدا دەمە ئەم واقعەندا بینین کەسێن دیندار بەشێکشوان دەبینی زۆرتر تونند و تیژی هەیە بەرامبەر ئافرەتی ئەوە چ دگەهێنیتر ئەم تێگەشتنی نییە کامێنە پێڵێن تێگەشتنی کوردانە لە ئاین تێگەشتێکی ورد تەدەبر لە قورئان تۆ بڕوانە خدا دەفەرمێ يعني ڕاستە خدا دەفەرمێ ئێوە سومعەتێکتان هەیە وەزعێکتان هەیە خدا پێی خۆش نییە لا يحب الله الجهر بالسوء من القول إلا من ظلم يعني خدا پێی خۆش نییە کە تۆ جەهر بەسوءکەی بیجێڕیتەوە بەدەنگی بەرز بێڵێ إلا من ظلم ئەگەر ستەمت لێکرا بەدەنگی بەرز بیڵێ ستەمت لێکرا بەدەنگی بەرز بیڵێ و داوای مافەکەی خۆت بکە جا زۆر گرنگە لێرەیە ئافرەتان بزانن بۆچی زۆر باسی پێغەمبەران زۆر دەکرێت بەسدا کۆتاییڵێن سێ ئاین زۆر سەرەکیە لە دنیادا دەڵێن ئیسلام و مەسیحی و جوو وا دەڵێن تەماشای ئەم سێ ئاینە بکە تەماشای ئاینەکانی پێشوشکە لوت پێغەمبەرە
بەس چونکە خێزانی پاڵپشتی نییە و بیر و بۆچوونی ئەو بێباوەڕیە ئەبینی ئەتباعی نەبووە ئەتباعی زۆر کەم بووە هەرکەم نوح هەندی ڕوایەت دەڵێن 70 کەسی بەدواوە بۆ بە 950 ساڵ هەندی ڕوایەت دەڵێن 12 کەس چونکە خێزانی پاڵپشتی نەبووە لە پشتی هەر پیاوێکی مەزن ژنێکی مەزن ئافرەتێکی مەزن هەیە اینجا وەرە بۆ لای موسا بەڵێ باوکی هەیە بەس دەوری دایکی دیارە یەکەم شت چێ دەوری هەیە دایکی دووەم چێ دەوری هەیە خوشکەکەی لە قورئان لە سوورەتی قەسەس سێم چێ دەوری هەیە خێزانی فرعون لا تقتلوه عسى أن ينفعنا وانيا چوارم چێ کچەکەی شوعیب و ئەمریکا دەیخوازی و ئافرەتەکەی خۆی کەواتە هەموو ژیانی موسا تەماشاکەی چوار ئافرەت پاڵپشتی موسا دەکەن دەبێ بۆ پێغەمبەر ئەبێ بۆ لای عیسا باسی باوکنی هەر باسی عیسای کوڕی مەریەمە وەرە بۆ لای محەممەد درودی خوای لەسەر باوکی وفاتی کردووە ئەوەی کە لە ژیانی ئاەتی دایکیشی وەفاتەکە دوای ماوەیەک ئەو دایکی اینجا حەلیمەی سعدیە اینجا خێزانەکانی کەواتە ژیانی ئەویش هەر ئافرەتە کەواتە سێ ئاینە زۆر خاوەن شوێن کەوتوەکان ئەو پێغەمبەرە مەزنانە بوونە کە خێزانەکانیان و هاوژینەکانیان لە پشتی بەلە دەستێتت خوش مامۆستا دەوێتم چینە ناوا شارên کوردستانیژی پرسیارێک ئاراستە کریە سەرچاوێت تونند و تیژێ ناوا کۆمەلگەها کوردەواریدا بۆ چ تشتێکت زەڤڕینی بفەرمون بینەر هەر لە کۆنیشەوە ئەومان هەبووە ئەنی نەک ئێمەش لە ئاسەباڵەکانیشە سەرکردەکانیش ئەو شتە بووە یەکتر قبوڵ نەکردن دەسەڵات ئەو شتانەی کە ئەمانەوە لە بەرژەوەندی ئێمە نییە لە دژی ئێمە ئەشکێتەوە ئەمانەوە بیشکێنەوە بۆی خۆمان سەرکەوتتر پیشان بدەن و پێش بکەین لەبەرەوە تونند و تیژەکانمان ئەنا شتێکیەوەم هیچ شتێک نییە کە بۆ شتەوە مرۆڤ لێ بکات تونند و تیژ بێگومان هۆکاری تونند و تیژی زیادی کردووە بەهۆی ئەوەی گیانی یەکتر قبوڵ نەکردن و گیانی لێبوردەی کەم بۆتەوە کەسێکی تری قوبوڵ نیان تۆ بە شێوەیەکی تر تۆش ئەو قوبوڵ نییە بۆیە هەندێک جار تونند و تیژی بەکارهێنن بەرامبەر بە یەکتری هۆکاری تونند و تیژی یعنی نا کۆمەلگای خۆمان هەموو هۆکارەی خۆی هەیە مثلەن برادرە لەگە برادری کە تووڕە دەبی هەم مثلەن مثلەن یەشچینە شیاوت دەکات لە بەرامبەری یەکەمیان لە بۆ پەروەرداگەڕێت و هۆکاری سەرێکی پەروەردەش زیاتر خێزان ئەگرێتەوە و قودی خێزانەکە ئەگرێتەوە ینی کەسەکە کە پەروەردە ئەکرێ لە ماڵەوە یەکەم جار لە تەماشا خێزانەکەی کات و ئینجا کە ئەڕواتە دەرەوە کۆمەلگاکەشی شەرتە و بێگومان سیستەمی پەروەردەش لە مەکتەب و قوتابخانەکان بە دەرەجەیەک هۆکاری سەرەکیە و دەوری ڕئیسی شەوی پەروەردەی ناتەندروست کاریگەریەکی زۆری هەیە ئەگەر لە قۆناغی سەرەتاییەوە دەست بکرێت بە داڕشتنی سیستەمێکی تەندروست بۆ پەروەردەکردنی تاک ئەوە بێگومان تونند و تیژی کەمترە بێتەوە تونند و تیژی هەر دەبێت لە سەردەمی دروستبوونی یەکەمین مرۆڤایەتی تاوەکو دوهەمین مرۆڤایەتی ئەمە ئەبێت بەڵام بۆ شێوازێکی کەمتر یاخود کەمترین ئەوە ئەگەڕێتەوە بۆ پەروەردە ئەگەر ئێمە بتوانین سیستەمی پەروەردەی خۆمان بە شێوازێکی تەندروست چاک بکەین سیستەمەکەمان بکەین بە سیستەمێکی کوردی نەکی وڵاتانی تر بەو سیستەمە جوانی کە باو باپیرانمان لەسەری پەروەردە بوون دڵنیام کە تونند و تیژی زۆر کەم دەبێتەوە باردۆخی کۆمەلگا یەکەم هۆکارە کەوا لە مرۆڤەکات ئەوە بێ توندیژی بەکاربێنێ هەروەها لەگەڵ قەلەقی مرۆڤەکە خۆی دەربارەی ئەو کێشانی کە لە ژیانی ڕۆژانەیانە هەیە و زۆر هۆکاری تر هەن دانی پەروەردەیش ئەوە لایەنێکی گرنگە کەوا لە مرۆڤەکە تونند و تیژی هەر لەسەر تاو ڕاهات بێ یان کە لە کاتی لە ژیانە گەورە ئەبێ ڕابێت لەگەڵ بله بینەرین بەڕێز سوپاس بووبان بەڕێزانە هەر ساخ و سەلامەت بن و هەوە ڕاو سەرنجین خۆ دەربڕین سەبارەتە پرسیار هاتی ئاراستەکردن زۆر سوپاس بله مامۆستا ئەگەر ڕاستە خۆ بینە سەر تەوەری ئەگەر جەنابێتە کومنتێکیژی سەر ئاخفتنین وان بەڕێزا بیتون فەرموو بەڵام تەوەری خۆشی وەک پرسیار ئاراستەی جەنابێتە بکەین ئایا پشتیمە بەحسا ئەوێ دیار داهەکری کە ناوا جواکێن مرۆڤاندا هێتە ئەنجامدان و تایبەتی ناوا جواکی کوردەواریدا کە ئەف دیاردە هەیە دیاردا تونند و تیژی هەم بەر ئافرەتێ ئایا ئەم چ بکەین بۆ کێمکردنا وێ دیاردێت ناوا کۆمەڵگە هێدا خاڵی یەکەم بزانین کە زەمان گۆڕاوە ینی چۆن ینی بە پلەی یەکەم گوتمان لە ڕابردوودا ئافرەت ژنان لە کۆمەڵگەی کوردەواری ڕێز لێ گیراو بوونە ئەوەیان دەبێ بمێنێ دەبێ ئەو کەلتوری خۆمان تێکەڵ بە کەلتوری گەلانی دیکە نەکەین تەنانەت شوێن بۆ شوێن جیاوازی هەبووە تۆ بڕوانە هەموو مامۆستایانی ئاینی دەڵێن دەزانن خوێندویانەتەوە دەڵێن پێغەمبەر دووری خوای لەسەر وەختێ لە مەککە بوو 13 ساڵ لە مەککە بوو دوای هیجرەتی کرد 10 ساڵ لە مەدینە بوو هەمویان خوێندویانەتەوە لە سەحابە ئەیان گوت لە مەدینە
ئێمە تا لە مەکە بووین ژن لە ڕوومان ناوەستا قسە بکات و جوابمان داتەوە وەڵام بداتەوە کە چوینە مەکە ژنانی ئەنسار و ژنانی مەدینە جوابی پیاویان دەدایەوە قسەیان دەکرد وەڵامیان هەبوو تەواعیەوەن زۆرتر بوو ئالێرەوا دەڵێ ئەینجا بەهۆی ئەوانە ژنانی ئێمەش فێر بوون ئەوە بەڵگەی چییە؟ بەڵگەی ئەوەیە وەختێک کۆمەلگەی مەکە کۆمەلگەیەکی تیجاری بووە پیاوان تیجارەتی بینی شام و یەمەن و مەکەیان کردووە ژن لە ماڵ بووە ژن ئەو مافەی نەبووە کۆمەلگەی مەدینە کۆمەلگەی کشت و کاڵی بووە شەو ڕۆژ ژن و پیاو لە کۆمەلگەی کشت و کاڵی بەیەکەوەن داوای مافەکانی خۆی دەکات ڕووە ڕوو دەوەستێتەوە قسە دەکات کۆمەلگەی کوردەواریش لە کۆمەلگەی مەدینە ئەچێت بەبەستمەوە بوو کە خەڵک نەڵێ ئەو بۆچی ئافرەتی کوردوا دەڵێ و ئافرەتی عەرەبوانیە ئافرەتی عەرەب خزمەت دەکا وا ئەکانا ئەوە کەلتوری ئەوان وایە خۆ ئەمە جوانترە کە ئافرەتی کورد بچۆن ئەڵێ یعنی ڕێز لێ گیراو بێ کەلتوری کۆمەلگەی کوردەواریشی لەگەڵ دا و چۆن ئەڵێ پیادە بکەیت و مابێ کەواتە ئەمە خاڵێکی زۆر سەرەکیە خاڵێکی دیکە ئەوەیە کە گرنگە قورئان ئاماژەی پێ دەکات بۆ تند و توژی تند و تیژی بەرامبەر بە ئافرەتان کە بەکارەهێنرێ بەشێکی زۆری پیاوانی ئەم سەردەما یعنی چاو لە دەرە هەندێکیان یعنی یەکێکی تری خۆش دەوێ خیانەتی زەوجی دەکەن یعنی دوای دەڵێ خۆ ئەو کەسەی تر چییە ئەو کەسەی تر جیاوازی چیە لە ژنەکەی تۆ خۆش ئافرەتێکی دیکە و ژنێکی دیکەیە نادەڵێ ئەمی تر ڕۆمانسیەتی نی ئەو نیە خدا پێی دەڵێ خۆت تێنەگەشتی لە ڕۆمانسیەت ئەگە بە مستەلەحی ئێستا قسە بکەم خدا لە قورئاندا پێمان دەفەرمێ وەلەو ئەعجەبەکە حوسنهن بە پێغەمبەر دەفەرمێ کەواتە ئەمە بوو نالی مەلا خەدری نالی وتی ئاسمانی حوسنی مەحبوبەم یعنی حسن جایە جەمال جایە جەمال ئەم دیکۆرەی دەرەیە جەمال ئەم جوانیەیە کە لە دیوی ڕوخساردا هەیە پیاوانی ئێمە ئەبێ کۆرس ببینن لەسەر بینینی حسن یعنی جوانی ناوەچی لەگەڵ خێزانەکانیاندا نەنوشتون بڕوا بکە هەموو ئافرەتێک جوانە لە ڕووی حسنەوە بەس ئەم ڕێی لێ نەکەوتووە ئەم نەیدۆزیوەتەوە حسنی نەدۆزیوەتەوە جوانی ناوکی نەدۆزیوەتەوە جوانی ناخی نەدۆزیوەتەوە هەر تەماشای دیوی دەرەوەکە ئەوەتەمەساگەر تو ببینی ژنێک و زەڵامێک ناکوکی هێت ناوبەرە خوددا لێک تێنەگەیشتن هەیە ئایا ویدەمەیدا ئەو پتر لێک نزیک ببن و پترت ئێک و دوو بگەهن باشترە یان جیهانە خوب و دادگەی بن بوو شێک ببوونێ نا ئەمە بووکە مامۆستا دکتۆر مستەفا زەڵمی بەڕەحمەت بێ فەرمووی جانەبنەوە زوو لە یەکتر فەرمووی تەلاق بە پێی قورئان مامۆستا زەڵمی بەڕەحمەت بێ 8 مەرحەلەیە بۆچی لە پڕێکات جیابنەوە لە یەکتر 8 مەرحەلەیە خوددا دای ناوە بۆ ئەوەی کەس جانەبێتەوە چونکە دوای بۆ دەرەکەوێ ئەمانە جا باسێکی درو درێژە خوددا فەرمووی هن لباس لەکم وأنتم لباس لهن گوتمان ثوب ئەم جلوبەرگەیە کە لە سەرێ لە بەرێکین و خەڵک دەیبینێ لیباس ئەو ژێرانەیە کە لە ژێرەوە کردومانە کەس نایبینێ کە خوددا دەفەرمێ ئێوە جلوبەرگەکانی ژێرەون بۆ یەکتر ینی چی یعنی ئێوە نهێنیەکانی یەکتر دەزانن یعنی ئێوە نزیکن لە یەکتر ئەگەر تۆ پێت وایە بەو ژنە دەڵی خیانەتی کردووە وایە تۆش خیانەتکە هەروەگەوی فەرقت نییە خدا فەرقی نەکردو خدا حکمێکی بۆ ژندانە ناوە حکمێکی تر بۆ پیاو دابنێ ئەمەش قسەیەکی زۆر غەڵەتە و کەلتورێکی زۆر غەڵەتە بۆیە خدا فەرمووی لە شوێنێکی تر خدا فەرمووی وعسى أن تكرهوا شيئا وهو خير لكم لە باسی ئافرەتە خدا دەفەرمێ وعاشروهن بالمعروف یعنی عاشروهن خۆ بکەی بە کوردی وا دی یەکسەر لەن باش بن لە چاکە لەگەڵ یەکدا عاشر يعاشر 20 10 معشار باسی مشتقاتی دەیە دە عاشروهن یعنی بە ساڵە جامە بەرەوە بە ساڵە تۆ دەیان ساڵ لەگەڵ یەکدا بنجارێ بە 10 ساڵ اینجا یەکە ئەگەر دەیان ساڵیش لەگەڵ ئێک بوون و هەر هەمان حاڵەت یەکە ناسین ورد یەکە ناسین بۆیە زۆر لەوانی کەوا ئەم ڕۆژن دێنێ و بەیانی تەلاقێدا ئەچێ بۆ شوێنێکی تر دوای بۆی دەرەکێتەوە کەواتە پشتگیرەوەی چەندێت کەتن کە کچک و کوڕک یەکتر بناسن چەندین ساڵە پشتینگی زەواجی بگەڵێ خدا فەرمێ سەکەن مەوەدە ڕەحمە یعنی بێ لە هەموو قۆناغەکانە تەعاروفەکە دروست بێ یەک بناسن تا بزان ئەم ئینسانە چییە و سەوابقی چییە و چۆنە و چۆن نیە و عائیلەی چۆنە و کەسوکاری چۆنە جا تند و تیژیە کە ئەمڕۆ بەکارهێنرێ خدا دەفەرمێ وعاشروهن بالمعروف یعنی ئەوەی لێوەرە گیرێ کە باسی 10 و 10 یعنی دەیان ساڵ ڕەنگە ئێمە بێت لەگەڵ یەکابین ها زۆر کەس ژنی دووەم دێنێ دوای سێرەکە وەڵای مە ئەوەی یەکەمی باشتر بوو زۆر جاگەڕێتەوە بۆ لای یەکەم ئەنی مەبەستم چی بوو مەبەستم ئەوە بوو خەڵک ئازادە بۆ خۆی چیەکە بەس من مەبەستم ئەوەیە هەموو پیاوێک جوانیەکی تایە بەس ژنەکەی بیبینێ بیدۆزێتەوە هەموو ژنێک جوانیەکی تێدایە بەس پیاوەکە بیدۆزێتەوە اینجا خدا لێرەدا فەرمووی وعسى أن تكره فإن كرهتموهن ئەگەر ئێوە هەندێک شتی هاوژینەکانتان لە ژنان پێ ناخۆشە ئەو کاتە چییە فعسى أن تكرهوا شيئا ويجعل الله فيه خيرا كثيرا ڕاستە تۆ لە خێزانی خۆت و لە هاوژینی خۆت شتێک هەیە حەزت لێ نییە
بەس ئەو شتەکانی تری بژمێرە سەرەکی زۆر شتی دیکەی هەیە باشە ئەو خوددا پێمان دەڵێ ئاوا بکەن اینجا خوددا پێمان دەڵێ بە پیاوان دەڵێ وەکو یوسفکەن چاوتان لە ژنی خەڵک نەبێ ئەم ژنانەی کە دەیبینین لە ڕێگاوبان لەشون ئەگەر تەمەنی گەورەیە دایکی ئێمە ئەگەر هاوشی ئێمە خوشکی ئێمە ئەگەر بچووکە کچی ئێمەیە بە کچی ئێمەشی بۆیە وەکو یوسف بڵێن مەعاذ الله بێ پەنا بە خوددا چاوتان لە شتی خەڵک نەبێ اینجا خوددا فەرمووی پێغەمبەر درودی خوای لەسەر فەرمووی عائیشە فەرمووی ما ضرب رسول الله امرأة قط پێغەمبەر لە ژن نەداوە ئێستا یادی مەولودە ئەم ملیۆنەها کەسە لە سەرتاسەری کوردستانە شیرینی ئەبەخشێنێتەوە باسی پێغەمبەرەکە من یادی پێغەمبەر و لە دایک بوونەکەی درودی خوای لەسەر ئەبەسمە بۆ 25 نۆڤەمبەر ئەوەی لە ژنەکەیەدا پێغەمبەری ڕەنجاندووە چونکە عائیشاڵە پێغەمبەر قەت لە ژنی نەداوە اینجا تۆ تا ئێوارە سەڵەوات بدە بەڵام لەم لاوە لە ژن بدەیت و سونەتەکەی تەطبیق نەکەی خۆ ئەگەر لە دەستت کوژرا ئەگەر لەسەر مۆبایل کچێکت کوشت ئەگەر لەسەر مۆبایل ژنەکەت کوشت ئەمە چیت وئیدە المەوئودەة سوئیلت لە ڕیوایە لە قیرائەیەکە سەئەلت بئەی ذەنب قوتیلت یعنی ئەم هەموو کچێ دیێنە کوشتن ڕۆژی قیامەت خوددا دەڵێ خۆ زیندە بە چاڵکردن ئەوە نییە سەبی بیکەیتە چاڵێکەوە ئەمەیەکە لەسەر مۆبایلێک ئەیکوژی ئەمەیەکە لەسەر پەیوەندیەک ئەیکوژی ئەمەیە لەسەر نامەیەک ئەیکوژی خوددا وای نەفەرمووە بەڵام مامۆستا بەهانە کە زەڵامەژی هەیە سەبارەت بێ چەندێت بێژن دەما ژن یعنی تکەویتە بەرتند و تیژا زەڵامی ئەوە دەرئەنجامی ڕەتفعلەیە یانکو کارڤەدانە زەڵامیە سەبارەت بێ چەندێ یانکو معناها کادی ژنێ گەلک کارین شاش و خراپکردنە ئەو کات گەشتیەوەی بڕیاری کە تند و تیژێ بکەتن تو بۆ چەندێک ئەم تند و تیژیە نابێ بەکار بهێنرێت چووکە پێغەمبەر دوودی خوای لەسەر بەکاری نەهێناوە کەواتە هەر ئەبێت بە تەفاهم بێ هەر ئەبێ بە قسەی خۆش بێ هەر ئەبێ بە چۆن دەڵێ بە دانیشتن بێ لەگەڵ یەکە من هەموو جا دەڵێم یعنی دەڵێم ینی کە خوددا لە قورئانە فەرموویەتی هەندێک دەڵێ ضەرب هەیە من گوتومە نییە بەرحاڵ هەندێک دەڵێن خوددا دەفەرموویە فەعیظوهن وهجوروهن في المضاجع واضربوهن دەڵێن ئەمە تەرتیبەکەیتی من دەڵێم پیاوی ئەم سەردەما ئاەتەکە بە عەکسەوە تەطبیقەکە ینی خوددا دەفەرموویە قسەی خۆش لەگەڵ یەکا بکەن ئەگەر نەبوو لە سەرجەی تۆزێ لە یەک دوورکەونەوە تا بزان بەبێ یەک ئەژینەوە اینجا دوایەوە هەندێک ئەڵێ لێیدە من وا ناڵم بەڵام هەندێک تەفسیر وا دەڵێ اینجا من بە مامۆستایانی ئاینیم گوتم هەندێک پیاوی ئەم زمانە لەو سەرۆ دەست پێ دەکات یەکەم جار لێ دەدا اینجا دوای جابنەوە لە سەرجەی اینجا دوای دێتەوە بۆچی وامان کرد اینجا قسەی خۆشەکە یعنی ئاەتەکە بە عەکسەوە هێنێتەوە بەرحاڵ من گوتم ئەو ضەربە بریتە لە جیابوونەوەیەکی موقت بریتە لە ئیجازەیەکی زەوجەوە کاتی خۆیان وتو کۆتایی بۆ دێنم ئەم درامایانەی کە ئێستا هەیە کات ڕەنگە فەرقەیەک شماوێ باشە ئەم درامایانەی ئێستا هەیە یعنی حاڵەتێکی میسالی بۆ کچەکان دروست کردووە وازان هەموو عالم ئەم دراما درۆزنانەیە کە میسالیەتە نا پێغەمبەر درودی خوای لەسەر ئەڵێ عائیشە ئەزانم تۆ کەی تووڕەی لە من ئەزانم کەی منت خۆشێ ئەڵێ چۆن ئەڵێ کە قسە ئەەکەی سوێن دەخۆی ئەو کاتەی ئەڵێ لا وەڕەبی ئیبراهیم ئاوا سوێن دەخۆی ناوی خوددا خودای منیشە خودای محەممەدە تۆ دەڵێ نە بە خودای ئیبراهیم وانە بۆچی ناوی من ناڵێ ئەو ڕقت لێمە ئەو کات لێم تووڕەبوویتە ئەو کاتانەی ئەڵێ لا وەڕەبی محەممەد نا بەخوای محەممەد ئەو کاتانەی لێم ڕازی کەواتە فلێک نزیکبوونە زۆرە گرنگت ناواتە پێغەمبەر اینجا عائیشاڵە لا ئەهجوڕ ئیلا ئیسمەکە وەڵای بەس ناوەکەت ناڵێم ئەژنا من لە دڵەوە هەر خۆشمەوێ کەواتە خوددا لە قورئانە باسی گرفتەکانی ماڵی پێغەمبەری بۆ کردوین لما تحرم ما أحل الله لك تبتغي مرضات أزواجك يا نساء النبي لستن كأحد خدا پێمان دەڵێ لە ماڵی پێغەمبەری شاشەڕ یا با بڵێم ناخۆشی و ناکۆچی نێوان ژن و مێرد هەیە ئێوە مەچنەم دراماتورکیانێکەوە پێتان وایە هەموو ڕۆژێک دنیا ئار خۆشە و شامی شەریفە و هیچ نییە دنیا شەڕیشی تایە ناخۆشیشی تایە بەڵام گورج بینەوە بۆ لای یەکتر و ئەشت بین ساخ و سەلامت مامۆستای بەڕێز زۆر سپاس هەرێ ساغبی بەڵێ بینەرین بەڕێز ڤی ئاوای دێنە دومایاوێ خەڵکێ و زۆر سپاس بۆیان بەڕێژی کە پشکدار بوون بینەریەدا و سپاس بۆم بەڕێزە کە فۆکس بۆ باشیدا بەشداری کردی و سپاس بۆ هەفکارین بەڕێژی هەر ساخ و سەلامت بن تا خەڵکەکە دیگەی نەفێک ببینن خێر و خوشیادا